دوای ئۆکتۆبەری 2023 بەداخەوە سەر لە نوێ دوێنێ شەو شەڕ لە غەزە دروست بوو. شەڕی پێشوو 1000 کەسی ئیسرائیلی لە مەدەنی و سەربازی کوژرا گیرا، یعنی کارەساتێکی زۆر ڕوویدا. کە سەپلە بۆ ئەوە لێ نەدا بڵێ بە سەد ئەوەی دیتمان وێنەکان ئەوەی ئیسرائیلەکانی ژن و منداڵیان دەبردرا دەکوژران، ئاژەڵەکانیشیان دەکوشت، حەماس کردی. دوای ئەوە ئیسرائیل بە سەدقات تاوانی زیاتر کردەوە کە هەموو مرۆڤایەتی شەرمەزار کرد، یعنی بە جددی من دوو ڕوودا و غەزە زائیدەن سوورانەوەی ئۆزەلان لە هەموو ئەوروپا گەیان مەقەنەعات کە ئەوروپا درۆکی گەورەیە ئەگەر بڵێن 100% ماف ئۆزەلان ژە ئاسمان دەسوڕاو لە هەموو کە زیاتر مافی بەنابەرێتێ بوو. غەزەش تاوانی جینۆسایدیان ئەوتە کۆمەڵکوژی تاوانی زەنگ هەرچی جێدا بوو. بەهەرحاڵ ئەوانە لاپەڕەی شەرمەزاری لە مێژووی مرۆڤایەتی، لاپەڕی من بە زەمانەوە نییە بڵێ وڵە لە ئەوروپا سفرە، یان لە هەموو جیها تابلۆکە بە تارمایی ببینی تارمایەکەوەش. بەڕێزان شەڕ کارەساتە، کەس سەپڵە بۆ شەڕ لێمەدا، یعنی ئەزمموی ئەو دەیان ساڵە نیشانیدا ڕاستە ئەگە چە کتەبی هێزتەبی حساب لۆ دەکرێت، خۆی حساب لە ئەمریکا دەکات هێزە اقتصادە چەکە، رووسیا هەماشت، چین هەماشت، کورد کە ئەگەر هێزێک حقوقەکی درای بە چەک بوو، بەڵام لە تەک ئەوەش بۆ گەلان بزانە فەڵەستین کورد چ قوربانیەشی بە مرۆڤ، بە خاک، بە گۆڕین دیموگرافیا، بە هەموو شتێکدا. بەڕێزان شەڕ ئەمن لێرەم قوربانی شەڕم، ئەگەر شەڕ نەبووە چیم دەکرد لێرە بە جددیمە. ئەگەر شەڕ نەبی ئەو هەموو کێشە کۆمەڵایەتیە، تو بزانە هەر کەسێک کە دەکوژێت چەند کێشە لێ دروست دەبێ، اقتصاد، ئابووری وێران دەبی، تەنیا ئابووری جەنگەشە دەکاتن. بە کورتی شەڕ ماڵ وێران کەرە کەس سەپڵە لێنەدا و ئەزموم پیشاندا نە ئیسرائیل فەڵەستینەکانی پێ لە ناو دەچوو، نە فەڵەستینی ئیسرائیلی پێ لە ناو دەچێ، ئەگەرە بۆ خەیاڵە بنوە، نە کورد تورکیش پێ لە ناوچوو، نە تورکیش کوردی پێ لە ناوچوو، بڕۆ دوێ هەموو ئەوە. دوو ئەردۆغان و سەدام و نەتەنیاهو هەموو ئەوانە سەڵ لە هیچ ناکەنەوە، سەڵ لە هیچیان نەکردەوە، نەک ناکەنەوە نەکردەوە. بۆیە ئینسان ئەگەر هەوڵدا بە ڕێگای مەدەنی ڕێگایشکە هەبی ئەوە باشترە، چکو ببینن لە جەنگدا سەدام چی لە کورد کرد، ئەردۆغان چی لە کورد کرد، تورک چی لە کورد کرد، ئیسرائیلیش چی لە فەڵەستین کرد. بۆیە ئەوە بە ئەزمونم خاڵش کردە بێ لەسەوە بکەم. بەشێک لەو برا مسلمانانە زۆر دەبڵ مۆڕاڵ و دووڕوون، وەرە سەیرکە لەو مانجی ڕەمەزانە چێ کۆمەڵکوژی دەکات، چێ کۆمەڵکوژی کرد. ئەردۆغان هات پێرێ لە کۆبانی نۆژن و منداڵی قەتل و عام کرد، چەندتان توجدانتان لەو برا مسلمانانە ئیدانەیان کرد. جۆلانی لە عەلەویەکان نەگەڵتدان باسیەکان زەریمەیان کرد، شەڕە دەکوژێ، بەس ژنهاوە لە سەجادی خەڵکیان نەکرد، ئیدانەتان نەکرد. بەو مانجی ڕەمەزانە نەتەنیاهۆش سەر لە کاکەوە نەتەنیاهۆ کابرایەکی مجریمە، تاوانبارە، ئیلە ئاخیری ڕاستە، بەڵام ئینسانێک یعنی زانیت وەکو جینۆساید یەکێک کە دوو کەس بکوژی بە مناوی لە ناوبردن لەگەڵ ئەوەی یعنی یەکێک دوو ژن و منداڵ بکوژی هیچ فەرقینە لەگە سەتی دەکوژیت، هەر دووش تاوانە، وەکو یەک کەسی بکوژی لەگە سەتی بکوژی هەری سزاکەی لە سێدارەدانا. ئەو دوو ڕوویە زۆر تێتاندا هەیە. جۆلانی ئەردۆغان کە خۆیان پێ ئیسلام و خەلیفە و نوێنەرن چیان کرد لە بەرامبەر کورد و ئەلەویەکان. ئیسرائیل بەس ئێوە دەتانە بەس ئەمە دژی ئیسرائیل بین، لەگەڵتاندام ئەوەی دوێنێ ئیسرائیل کردی لە کوشتنی ژن و منداڵ تیرۆریستیە، مە بە ئاشکرا دەڵێن، بەس ئەم ئەو جورئەتەتان نییە بڵێن محەممەد جۆلانی ئەوی لە عەلەویەکانی کرد، ئەردۆغان ئەوی بەرامبەر زمانی دایک و باوکتان دەکات تیرۆریستیە. دوو ئێمە هاوڵاتێکی نە بانگەشەی خلافەتی ئیسلاممان کردیە نە عەرەبی. ئەو جۆلانی پێتان مسلمانە وەرە سەیری بکەن بێدەنگە لە ئاس ئەو کۆمەڵکوژە لە کاتێک لە خۆی پێ ئەمیری بلادشامە، بلادشام واتە فەڵەستینیش دەگرێتەوە، ئیدانەیەکیش ناکە. ئەردۆغان لە گەرمەی ئەو هەموو شەڕەی غەزەی چەکی دەدا ئیسرائیل. بۆیە بڕۆن یەقەی ئەو ئەمیری ئیسلامە بگرن، بڵێن لۆ هەڵوێستت نییە،
لۆ هەڵوێست نییە ئەردۆغان هەڵوێستیش نەکەەوە بێ ئیدانە بکەوت ئەمن فەردەکەم ئیدانە دەکەم بەڵام کاچ خۆم ئەوانە وڵاتیان هەیە هێزیان هەیە اقتصادیان هەیە یعنی یەک نەتەوە ئەوەشن سنەشنەوە نییە بڵێ وڵی شیعشن هەرچەندە لای من ئینسان مرۆڤ بوونە سەری هەر کەسێک ژن منداڵ بگری بکوژی تاوانە هەر ئایدۆلۆجیەک بیکە بەرامبەر هەر ئایدۆلۆجیەکە بەڵام ئێوەش فێر بن مرۆڤ بوون ئەگەر ئیدانەی شتێکتان کرد بە ویژدانەوە